سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش ڕەنگە بڵێنم پارە و مۆبایلە چییە بەدەستیەوە بەڵام باز لە پارەی کاشەکەین لە هەرێمی کوردستانە باز لە سیستمی بانکیەکەین من ئەم پارە کاشەم بەدەستەوە بێ کەچمە بازار مامەڵاکەم یان لە ڕێی مۆبایلەکەمەوە لە ڕێی ئەپلیکیشنێکەوە بتوانم مامەڵە داراییەکانم ئەنجام بەم و شت بکڕم هەروەها موچەکەشم لە ڕێی ئەم مۆبایلەوە بێت بۆ هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان کابینە یەک لە دوایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نەیانتوانیوە سیستمێکی بانکی گونجاو دابمەزرێنن کە هاوڵاتی متمانەی بەو دامەزراوەی هەبێت متمانەی بە بانکەکە هەبێت کە پارەی لە بانکەکەیە هەڵبگرێت بەڵکو پارە لە ماڵەوە هەڵەگرێت ئەم سیستما لەکوێی وڵاتانی دنیاە ئێستا بوونی ماوە هەروەها باز لە تەوتینەکەین تەوتین چییە هەژماری من چییە ئێمە وەکو هاوڵاتی بەڕاستی کامیان بکەین گونجاوە بۆ ئێمە گفتوگوی تەوەرەکەمەکەم لەگەڵ زۆر بەڕێز دکتۆرە لاڤا ئاراز کە دکتۆرای هەیە لە دارایی و ئابووریە دکتۆرە سڵاوە دەبێم کاتت باش سپاس دەکەم ئەم پارەی بەدەست منەوەیە لە هیچ وڵاتێکی ترا ئێستا پارەی ئاوا کاش بەدەست هاوڵاتیەوە بوونی ماوە بەتایبەت دەوڵاتە پێشکەوتوەکانە ڕاستە بێگومان نەخێر پارەی کاش دەتوانم بڵم لە زۆربەی زۆری وڵاتانی جیهان بەتایبەت لە وڵاتە پێشکەوتوەکانە بوونی نەماوە هەمووی بەوە بە نظامێکی ئەلکترۆنی بۆ بە نظامی بانکی خەڵکی لە ڕێگەی بانکەوە لە ڕێگەی نظامێکی ئەلکترۆنیەوە زۆر بە ئاسانی ئەتوانێت مامەڵەکانی جێبەجێ بکە وە خودی خۆشی بەڕاستی ڕێگە ڕاستەکە ئەوەیە کە ئێمە نظامە ئەلکترۆنیەکە بەکاربێنین لەبەرەوەی کە هەم مامەڵەکان ئاسانترەکە هەم کاتمان بۆ گەڕێنێتەوە هەم لە مەترسی ئەمان پارێزێ مەترسی ونبوونی پارە و قورسایی هەڵگرتنی پارە و گواستنەوەی پارە و مامەڵەکان کە ئەمانە ئەگەر بە کاش بێ قورسرە بێ بەڵام ئەگەر لە ڕێی مۆبایلەکەمانەوە بێ لە ڕێی ئەپلیکیشنێکەوە بێ بێگومان ئاسانترە بێ باش حکوومەتی هەرێم بۆ ئەمەی نەکردووە کار ئاسانیە هەم بۆ هاوڵاتی هەم بۆ دامەزراوە حکومیەکانیش من موچەکەم لە ڕێی حساب بانکیەکەەوە وەربگرم شتەکان ڕقم بێ نەک سیولە بێت و کە لە کاتێکە ئێمە کێشەی پارەی نەقدیشمان هەیە بەڵێ دەستە خۆش بێ بێگومان حکوومەتی هەرێم بەتایبەتی لە 10 ساڵی ڕابردووە ئەمەنە و یعنی ئەمەنە کێشە و قەیرانی ئابووری دروست کردەوە بۆ ئەم هەرێمە نەپەرژاوەتە سەرەوەی کە نظامێکی بانکی بتە و دروست بکە خۆ ئەگەر هاتوو ویستە بێتیشی نظامێکی بانکی هەبێ بەڵام لەبەرەوەی کە کارێکی وای کردووە هاوڵاتیانی ئەم هەرێمە متمانیان بە بانکەکانی هەرێمی کوردستان نەماوە بەتایبەتی ئەتوانم بڵێم کاگڕەوەند خەڵکی لەم هەرێمەیە لە پێش قەیرانی ساڵی 2014 وردە خەریب و جۆرێک لە متمانە دروستە بوو بۆ بانکەکان پاری خوانە قستە بانکەوە هەندێک بۆ نمونە لە مامۆسایانی زانکۆ لە بانکی تایبەتی زانکۆ موچەکانیان وەرەگرت یعنی خەڵکی وای لێ هاتبوو خەریب وردە ئیشی بە نظامی بانکی ئەکرد بەڵام لە دوای قەیرانە ئابووریەکە لەبەرەوەی کە زۆربەی کەس کە پارەی لە بانکدا نابوو دواتر چۆ داوای پارەکەی کردەوە وتیان پارەمانیە وتیان پارەی پێویست نییە کاشی پێویست نییە خەڵکی متمانەی لەدەستە لەگەڵ هەموو ئەمانەشە بەداخەوە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە لەبەر کۆمەڵێک مەساڵحی حیزبی و بنەماڵەیی و شەخسی بیر لەوە نەکراوەتەوانێ کە نظامێکی بانکیمان هەبێت بە معنای نظامی بانک یعنی بەحاوەلە کراوە بۆ مەساڵحی تر نظامی بانکی دروستکە ئێستا باسیەکی بەڵام وەکو ئەوەی کە نظامێک بێ لە ساڵحی خەڵک بێ نظامێک بێ وەکو ئەوەی کە لە وڵاتان پەیڕەوەکرێ ئیشی لەسەرەکرێ ئەمە بیری لێ نەکراوەتەوانێ و وەکو هەموو ئەو پێداویستیانی تری خەڵکی ئەم هەرێمە کە ئەبوو جێبەجێ بکرێ کە ئەبوو بۆیان دابینکرێ ئەمیش وەلانراوە بەداخەوە دکتۆرە هەر لە ڕووی ئابووریەوە ئێمە 30,000 کۆمپانیای ناوخۆیی و بیانی لە هەرێمی کوردستان بوونی هەیە ئەگرێت بڵێن ئەگەر سیستمێکی بانکی سەرکەوتومان هەبوایە لە ڕووی جموجۆڵی ئابووریەوە و جموجۆڵی بازرگانیەوە گەرم و گوڕێکی زیاتر دروستە بوو بە دڵنیایی کاکە ڕەوەند نظامی بانکی بڕبڕی پشتی اقتصادە یعنی بۆ نمونەکە کاتێک تۆ نظامێکی بانکی بتەوت هەیە چەنەها کەسمان هەیە موچەکەی هەمووی خەرج ناکە ئەچی کاتە ناو یعنی ئەگە حشەر نیە هەر موچە بێ داهاتەکەی مەبەسمان هەمووی خەرج ناکای کاتە نظامێکی بانکی ئەگەر دڵنیا بێ لەوەی نظامێکی بانکیە کە بە معنای کەلیمە مافی ئەو ئەپارێزێ چەنەها کەسەیە پارەکەی بەشێکی لە ڕاکێشێ ئەوەی لە بانکەکە دانێ ئەمە ئەتوانرێ بە قەرز بدرێتەوە بە کەسانی تر بە چوار گەنج کە پرۆژەیان هەیە بەس پارەیان پێ نیە سەرمایەیان پێ نیە پێیان بدرێ ئەوان ئیشی خۆیانی پێ بکەن بە هەمان شێوە بۆ کۆمپانیاکان کە مامەڵەکان زۆر ئاسانترەکە کڕین و فرۆشن ئاسانترەکە مامەڵی بازرگانی ئاسانترەکە یعنی جموجۆڵی ئابووری خێراترەکە و ئاسانتریەکە کە هەر کاتێکیش وەبەرهێن یان کۆمپانیاکان هەست دەکەن کار ئاسانیان هەیە لە مۆنتیقەیەکە لە بڵین هەرێمێکی دیاریکراوە زیاتر تەشجیع بن هانەدرێن بۆی لەو مۆنتیقەیە ئیش کرد بیرمان نەچێ من معادلەیەکی ئابووریم لەلایە ئەڵێ هەر $1000 کە بیکەیتە بانکێکەوە وەکووە بێ لە ناو بازارە $5,000 بسوڕێتەوە مامەڵی پێ بکرێ
بۆچی چکە ئەم پارێ دەسا و دەسەکە کە کاتێک تۆ پارەکە لە بانک دانی من یام وەریەگرم ئەم پارەی جەنابێ ئەوێم ئیشی پێواکەم ئەم پارەی ئەخمە چنی فرۆشارێکی ترەوە ئەو ئیشی پێکاتەوە یعنی هەر 1000 دلار مقابلی 5000 دلار لە بازارە کە دەسا و دەسی پێکرێت. باش زۆری پارەی ئێمە کە بەدەستمانەوەی موچەکەی کە وەریەگرین لە ناو کەنتۆر و چەک وەرگە پشتی و ئێمە ئەشڵین پارەمان کۆ کردەوە تۆرەکەواتە ئەم متمانەیە منێکی هاوڵاتی چۆن ئەم متمانەیە لام دروستە بێکە متمانەم بەم بانکە هەبێت. ڕاستە ئەمە ئیشێکی باشی ئەوێ بە تایبەتی بۆ گەڕاندنەوەی جارێ خەڵک متمانەی بە حکومت نەماوە بەداخەوە لەبەرەوەی ئەمە نەمان نەکسە بەسەر هات ئەمە نەمان قەیران بینی ئەمە نەزەربەیان لێیان متمانەی خەڵکی ئەم هەرێمە بە حکومت نەماوە. یعنی بیرەکەیتەوانێ بە تایبەتی لە ڕوە ئابوورێکەوە لە 10 ساڵی پێش حکومەتێک تۆ 10 ساڵ بودجەی خۆی ڕوانەی پەرلەمان نەکا خەڵک چۆن ئەهێنی متمانە بە بانکەکانی بکە. ئەمە ئێستا ئەوەی کە من لە ناو خەڵکا بم و لەگەڵ خەڵکا بە تایبەتی کە پسپۆرەکەی خۆم دارایی و ئابووریە نزیک بوو بێتمەوە لە خەڵکی متمانەی هەیە بە حکومەتی فیدراڵی خەڵکی ئامادەیە لەگەڵ حکومەتی فیدراڵیا حسابی بانقی بکاتەوە پارەی خۆی دانێ بەڵام حکومەتی هەرێم بەداخەوە ئەبێ ئیشێکی جددی ورد بکرێت لەم چەند ساڵی داهاتوو تا متمانە بۆ خەڵک بگەڕێنیتەوە جارێ بۆ حکومەت یعنی خەڵکەکە متمانەی لەلای دروست بێتەوە کە حکومەت بەڕاستی باوکی ئەوانە بەڕاستی دڵسۆزیانە بەڕاستی خەمخۆر و خزمەتکاریانە کە ئەم متمانەیەمان گەڕانەوە ئەو کاتە ئەتوانین ئیش لەسەر بانکەکانی هەرێمی کوردستان بکەین و متمانەی خەڵکەکە دروستکەینەوە بۆ بانک. دەست باشە دکتۆرە ئێستا بابەتێکی زۆر گەرم هەیە هەژماری من تەوتین پێم بڵێت تەوتین چییە و هەژماری من چییە؟ ئێمە دوو وەکو جەنابە باسی کرد دوو پرۆسەیە دوو بابەت لێرەیە کە زۆر جار خەڵکیش ئەو پرسیارەی لێ کردووم هەژماری من یا تەوتین و کامیان هەڵبژێرمەوە بۆچیش من هەر لە سەرەتای دروستبوونی هەژماری منەوە وەکو پسپۆڕێکی دارایی و ئابووری هەرگیز لەگەڵیانە هەرگیز لەبەر ئەوەی کە هەژماری من جارێکە بینشت خەڵک سیقەی بە حکومەتی هەرێمی کوردستان نەماوە لە کابینەی نوێ خەڵک پارێکی زۆری لای حکومەتی هەرێمی کوردستانە بە ناوی پاشەکەوتی ئیجباریەوە لێ بڕاوە باشە خەڵک متمانەی بەوە نییە پارەی خۆی بخاتە چنی حکومەتی هەرێمی کوردستانە باسی کابینەی نوێ کەم چکە زۆر زەڕبەی لە خەڵکە پارەکەی خۆی بخاتە چنی حکومەتی هەرێمی کوردستانەوە بە ناوی ئەوەی کە ئەم بانکێکی بۆ دروست کردو نیزامێکی بانکی بۆ دروست کردو هەمومان نەزانی لە هەموو شوێنێکی دنیاە ئەگەر هاتوو ئەو بانکانەی کە هەمانە سەر بە حکومەت بێ جێی متمانەترە مەوسوقترە لە بانکێک کە سەر بە کەرتی تایبەت بێت بۆچی چکە حکومەتی فلاس ناکە بەڵام هەژماری من لەبەرەوەی کۆمەڵێک بانکی تایبەتی بۆ دانراوە معڕەزە بۆی ئیفلاس بکە معڕەزە بۆی کە من وەکو فەرمانبەرێ موچەکەی خۆمی لێدانێم دوایی پچمەوە بڵم پارە بڵێ ئیفلاسمان کرد لە هەمووی خراپتر ئەوەیە ئەم بانکانە لەژێر دەسەڵاتی پارتێکی دیاریکراوە یا حیزبێکی دیاریکراوە لەم هەرێمە کە ئەم حیزبەش خۆی متمانەی لەدەستداوە لەلای هاوڵاتی چەند جارێکی تر مافی خەڵکی خواردووە 10 ساڵە غەدر لە خەڵکەکە ئێکەواتە من وەکو پسپۆرەکی دارایی و ئابووری چەنەهای وەکو من هەرگیز لەگەڵ هەژماری منانی طبعاً بە جۆرێکی تر باسێکەن چکە مەساڵحی بنەماڵەیی و حیزبی و شخصی خۆیانی تایە پرۆسەکە هی خۆیانە ئەیانە دەست بگرنەوە بەسەر قوتی خەڵکە بەسەر موچەی خەڵکە بێگومان لەگەڵ ئەوەیان و بە شێوازێکی باش باسێکەن بەڵام تەوتین چییە؟ تەوتین قەرارێکی محکەمەی فیدراڵیە کە تایە دوای ئەوەی کە بڵێن پەرلەمانی عێراق لە ڕێگەی نوێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە جەخت لەوە کرایەوە کە ئەبێ موچە خۆرانی هەرێمی کوردستان بە دەربکرێت لە هەموو شتێکی تر ئەبێ مەساڵحی موچە خۆرانی هەرێم لە ڕووی موچەوانە لێک بدرێتەوە دوای ئەوە محکەمەی فیدراڵی ئەو قەراری دەرکرد کە ئەبێت موچە بدرێت بەڵام بە نظامێکی بانکی کە پێ وترێت تەوتین واتە بە بانکیکردنی موچەی فەرمانبەران موچەی موچە خۆران کە ئێمە لەگەڵ ئەمەیە بۆچی لەبەرەوەی کە ئەم بانکانی کە بڵین بانکی فیدراڵی دایناوە بانکێکن کە سەر بە حکومەتی فیدراڵی سەر بە حکومەتن وەک گوتمان بانکێک ئەگەر حکومی بێ ئیفلاس ناکە باشە لە هەمان کاتە کۆمەڵێکی زۆر ئیمتیازات هەیە کە چەند ساڵە خەڵکی عێراق مستەفید بووە لەوانە سلفەی وەرگرتنی سلفەی زەواج سلفەی یەکەی نیشتەجێبوون هینی شوقا تەنانەت کڕینی سەیارە کڕینی یان باشتر بڵێم خزمەتکردنی ئەو نەخۆشانی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە ئەمانە هەموو کۆمەڵە سلفەیەکن کە خەڵکی عێراق چەند وەختە مستەفید بوون لەبەرەوەی نظامی بانکی لەوێ زووتر دەستی پێ کردووەواتە تەوتین مەبەسمان زووتر کەوتۆتە کار خەڵکەکە مستەفید بوون بەڵام خەڵکی ئەم هەرێمە چی هەیە ئەو 2 ساڵەی کابینەی حکومەتی لێ دەچێت کە لە دەستێکی نیشتیمانی کوردستانە بۆ کە خەڵک سلفەی زەواج و عەقار و تواناسازی وەرگرتووە ئێستا 10 ساڵیشە خەڵک دینارێکی لە حکومەت وەرنەگرتووە وەکو سلفە
وەکو چۆنەڵی قەرزێکی بچوو کە بتوانێت ئیسیفادەی لێ بکات لە ژیانی خۆ کەواتە تەڵتین خزمەتێکی باشی هاوڵاتیانەکە خزمەتێکی باشی موچە خۆرانەکە تۆ توانی هەم موچەکەت بە نظامێکی بانکیە بەڕێوەبەری وەری بگری و لە هەمان کاتی شاتوانی مستەفید بی لە هەموو ئۆسلفانەی کە چەند وەختە خەڵکی عێراق مستەفید بۆ خەڵکی هەرێمی کوردستان لێ بێ بەشوە ئەزان ئێستا ئێمە لە دووڕیان داین دووریانێکین کە ئایا پارەی کاش ئەم پارەی کە بەدەست منەوەی بەکاری بێنینیان لە ڕێی مۆبایلەکەمەوە تەواوی مامەڵە داراییەکانم جێبەجێکم کە بەداخەوە لە هەرێمی کوردستانە بەپی بە دوادەچوونەکانی ئێمە لە 1970 ئەو پارەی کە وەکو کاش لە هەرێمی کوردستانە هەیە لە 1970 لە ماڵەکانایە لە قاسە و لە کەنتۆر و لە چەکمەجەکانایە کە ئەمە هیچ گەرموگوڕێک دروست ناکات لە ناو بازاڕە و هیچ مژۆڵێکی ئابووری دروست ناکات لە 125 تەنها لە 125 ئەو پارەی کە لە هەرێمی کوردستانە هەیە لە ناو بانقەکانە بوونی هەیە کە پێویستە ئەم ڕێژەیە ببێتە لە 100 بۆ پێشخستنی سیستمی ئابووری هەر وڵاتێک لە کاتێکا کە باسی پێشخستنی سیستمی ئابووری هەر وڵاتێکرێت یەکەم شت کە دەستی بۆ ببرێت بە بانکیکردنی موچەی فەرمانبەرانە و بە بانکیکردنی مامەڵە داراییەکانی هاوڵاتیانی ئەو شوێنەیە هیوای کاتی